پێشهاتەکانی زینوی وەرتێ گەشتە ئیمڕاڵی و هەستیاری و ڕۆژەی لە ناوچەکە هاتۆتە پێشوای لە عەبدوڵڵا ئۆجەلانی ڕێبەری زیندانیکراوی پەکەکە کرد. زۆرترین کاتی یەکەم پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ئەندامانی خێزانەکەی لە ماوەی 21 ساڵی زیندانیکردنیدا بۆ قسەکردن لەسەر و پرسا تەرخان بکات. ڕۆژی 27 مانگا پەیوەندێکی تەلەفۆنی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان و محەممەد ئۆجەلانی برای ڕێکخرا. تێدا ماوەی 20 بۆ 25 خولەک ئەو دوو برایە گفتوگۆیان دەربارەی پێشهاتەکانی ناوچەکە پەیوەست بە کورد کردووە. محەممەد ئۆجەلان وردەکاری پەیوەندیە تەلەفۆنیەکەی بۆ ئاژانسی میزۆپۆتامیا ئاشکرا کردووە. عەبدوڵڵا ئۆجەلان لە سەرەتای پەیوەندیە تەلەفۆنیەکەدا وتوویەتی کە دۆخی تەندروستی باشە، بەڵام نازانێت لە ڕۆژانی داهاتوو چی دەبێت. دواتریش محەممەد ئۆجەلان دەربارەی بارودۆخی زینوی وەرتێ زانیاری بە عەبدوڵڵا ئۆجەلان داوە و ڕێبەری زیندانیکراوی پەکەکەش وتوویەتی ئەم سیاسەتە شەڕی کورد بە کورد دروست دەکات و کورد بە دەستی کورد دەدات بە کوشت بەبێ ئەوەی هیچ قازانجێک بکات. ئۆجەلان تشکی خستۆتە سەر ئەوەی کە دەبێت لایەنە کوردیەکان یەکێتی نەتەوەیی بە بنەما بگرن و هۆشداری داواکە پێویستە پارتی و یەکێتی و هیچ بزوتنەوەیەکی کورد بە تایبەتیش دوو بنەماڵی دەسەڵاتداری بارزانی و تاڵەبانی نەکەونەوە هەڵەیەوە کە لە بەرامبەر شەڕکردندا دەوڵەتیان دەدەنێ. ئۆجەلان دەربارەی سەرهەڵدانەوەی شەڕی ناوخۆی کورد ڕێگەیاندووە ئەمە نابێت و قبوڵ ناکرێت. لەو ڕۆژەوە پەیامی ئاراستەی قەندیل و حکومەتی هەرێم کردووە و دەڵێت ئەگەر خوێنێک بڕێژرێت کەس ناتوانێت لەژێر بەرپرسیارەتی دەربچێت. هەروەها ڕێبەری پەکەکە دابەشکردنی سنووری دەسەڵاتی لە نێوان لایەنە کوردیەکان ڕەت کردوێتەوە و ئاماژەی بەوە کردووە کورد پێویستی بە ئاشتی وەکێتیە و پێویستی بە ئێرە بۆ من و ئەوێ بۆ تۆ نییە. محەممەد ئۆجەلان دەڵێت عەبدوڵڵا ئۆجەلان لە پەیوەندیە تەلەفۆنیەکەدا ئاماژەی بە پەیمانە دەخاڵەکی ساڵی 1982 کردووە کە لەگەڵ ئیدریس بارزانی باوکی نێچیروان بارزانی واژۆی کردووە و توێتی بە پێی پەیمانەکە پێویستە ئیدی شەڕ و خوێنڕشتن لە نێوان کورددا دروست نەبێت. ڕێبەری پەکەکە جەختی لەوە کردوێتەوە ئەگەر کەم و کورتیەکیش هەبێت پێویستە بە دیالۆگ چارەسەر بکرێت. لە کۆتاییشدا ئۆجەلان دەڵێت پێویستە ئیدی کورد لە شوێنێک یەک بگرنەوە و کێشەکانی نێوانیان بە دیالۆگ چارەسەر بکەن.